بێگومان گرنگیدان بە فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەبێت یەکێکە لە کارگرنگەکان کە ئەرکی ئێمە موسڵمانە کە دووبارە بچینەوە بەسەر فەرمودەکانی پێغەمبەرەوە لە ژیانی ڕۆژانەماندا گرنگی پێ بدەین جێبەجێ بکەین بە تایبەت لە ڕۆژگاری ئەمڕۆماندا زۆر گرنگە کە گەنجان و هەروە منداڵان و کەسانی پێگەیشتوش بگەڕێنەوە بۆ ئاین و وەروە بۆ فەرمودەکان و سونەتەکانی پێغەمبەر درودی خوای لەبێت. پرۆژەی ڕۆشنایی فەرمودەیەکێکە لەو پرۆژە گرنگ و جوانانەی کە ساڵانە ئەنجام دەدرێت و هەروەها گرنگی بە فەرمودەکانی پێغەمبەر دەدات و لە کەماوەی ئەنجامدانی پرۆژەکەدا و دوای پرۆژەکە تاقیکردنەوە ئەنجامدات و کۆمەڵێک خەڵات دەبەخشێتە بەشداربووان و سەرکەوتوانی پرۆژەکە. ئێمە گفتوگۆ دەکەین لەسەر ئەوەی بزانین ئایا ئەم پرۆژەیە چی لە خۆ دەگرێت و ئەو فەرمودانەی کە لەم پرۆژەیەدا بوونیان هەیە زیاتر لە چ بوارێکدان و پرۆژەکە کی دەستی پێ کردو تاقیکردنەوەکە کی ئەنجام بدرێت. ئەو خەڵاتانەی کە دیاری کراون بۆ سەرکەوتوان وەروە ئەو کەسانێکە نمرەی بەرزدێن لە پرۆژەکە و تاقیکردنەوەکەدا خەڵاتەکان چین. ئێمە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بە میوانداری تەحسین یاسین ئەندامی سەرپرشتیاری پرۆژەی ڕۆشنایی فەرمودە کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵماندایە. سڵاو لەبێت مامۆستا تەحسین، سپاس دەکەین کە لەگەڵمان دایت. ئەمەوێت لەو دەست پێ بکەم زانم ئایا پرۆژەی ڕۆشنایی فەرمودە بیرۆکی ئەم پرۆژەیە لە کێیەکەوە سەری هەڵداوە و ماوەی چنێکە ئەم پرۆژەیە بەردەوامە؟ سەرەتا بەناوی خوای گەورە میهرەبان دەستخۆشتان لێکەم. سڵاو و ڕێزم هەیە بۆ جەنابتان و هەروەها بۆ تەواوی بینەران و بیسەنانی بەرنامەی ڕۆژ. تەمان بیرۆکەی ئەم پرۆژەیە لە 16/6/2026 دەست پێکرد لەو کاتەوە کە ئێمە لە مەڵبەندی دەوروبەری هەولێر ئەو بەرنامەیەمان ئەو پرۆژەیەمان پەسەند کرد و هەروەها ڕامانگەیاند. هەر لەو کاتەوە تقریبا بۆ ماوەی مانگێک و 9 ڕۆژ ئەو پرۆژەیەمان دیاری کرد بۆ ئەوەی کە ئەو پرۆژەیە مەسەن بۆ بێتە ینی بڵاوی کەینەوە. سەرەتا تایبەت بوو بە هەولێر و بە هەروەها دەوروبەری هەولێر. بەڵام پاش ئەوەی کە ئەو پرۆژەیە دەنگدانەوەیەکی زۆری لە ڕێگای سۆسیال میدیا و هەروەها لە ڕێگای ڕاگەیاندنەکانەوە ئەوە بوو خەڵکێکی زۆر لە شوێنەکانی تێ لە ناوچەکانی تری کوردستان داوای لێمان کردکەوە ئێمە ئەوانش بەشدار بن. ئەوە بۆ ئێمەش تاوتێ بابەتەمان کرد و هەروە پاشان خۆشبەختانە توانیمان پرۆژەکە بکەینە سەرتاسەرێکی زۆربەی زۆری شار و شارستانی کوردستان و خەڵکی تێدا خەڵکێکی زۆر لە هەموو شار و شارستانی کوردستان تێدا بەشدارن و ئەو پرۆژەی ئێستاکانە بەرەو خۆناغی کۆتاییەتی کە بەیانی کۆتا ڕۆژە ڕۆژی هەینی لە بۆ تاقیکردنەوەی ئەو بابەتە کە فەرمودەکانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کە لە 63 فەرمودە پێک هاتووە. ئەو 63 فەرمودەیە فەرمودەی ئاسان و هەروەها فەرمودەی لە دووشەیی پێک هاتوونە دووشەنە و هەروەها لەگەڵ بە شێوەیەکی ئاسان و بە شێوەیەکی سادە بۆ هەموو کەسەکان بۆ هەموو ئاستەکان لە هەموو ئەوانیکەوە هەر لە منداڵان و هەتاکو و بەتەمەنەکان دەتوانن تێدا بەشدار بن و هەروەها خەڵکێکی زۆر لەو ئاستان تێدا بەشداری کردووە الحەمدوللا تا ئێستاکانە. تا ئێستا چەند کەس ناوی تۆمارکراویان کتێبەکەی وەرگرتووە لەلای ئێوە و ئەو شوێنانە کوێن کە تاقیکردنەوەی لێ ئەنجام ئەدرێت؟ بەڵێ شوێنەکان یەکێک لەو ڕێوشوێنانی کە ئێمە دیاریمان کردو تاوان بۆ ئەوەیەوە تاقیکردنەوەی تێدا ئەنجام بدرێت. هەر شار و شارۆچکەیەک شوێنی تایبەتی خۆی هەیە، شوێنی تایبەتی بۆ دیاریکراوە. مەسەڵەن بۆم لە هەولێر لە شاری هەولێر پارکی کانیا و لە بەردەم مەڵبەندی هەولێر لێ ئەنجام ئەدرێت و هەروەها لە شارەکانی تر لە سلێمانی و هەروەها لە هەڵەبجە لە کەرکووک لە هەموو ئەو شوێنی تر شوێنی تایبەتیان دیاریکراوە لە یاریگاکانە یان لە شوێنێکی ئاوا فراوانە شوێنمان بۆیان تەرخان کردووە و ئینشاڵڵا هەموو ئەو کەسانە ئاگادار کراونەتەوە کەوا شوێنەکانیان لەکوێیە و هەروەها لە چ جێگایەکە بۆی بتوانن تاقیکردنەوەکانیان تێدا ئەنجام بدەن. کاتە ڕێژی بەشداربووتان لا نییە کە تا ئێستا چەند کەس کتێبەکەی وەرگرتووە؟
بەڵێ ڕێژەی بەشدار بوون ئەو کەسانی کە کتێبەکان وەرگرتووە ژمارەی دیاریکراوتان نییە؟ بەڵێ ینی بەجۆرەی ئەو ناوانیکەوە نووسراون تا ئێستەکانە ئێمە تەمان لیستی ناماندانەوە لە هەموو شوێنانیکەوە کتێبەکانی تێدا تەوزیاکرێت ڕێژەی ئەو ناوانیکەوە تا ئێستەکانە لە لامانن نێزگەی 20,000 کەسە بن 20,000 کەسە بن ئەوانیکەوە ناویان تۆمار کردووە بەڵێ بێزگە لەوەی کە مەسەن بڵم ئەمە باسمانش کردووە وتمانە ئەو کەسانی کە ناوشان نەنووسن ئاساییە دەتوانن بەشداریکەن و خەڵکێکی زۆر ینی توانیوانە مەسە بڵمە لە ڕێگای مەسە گروپێکماندانە ئەو گروپۆ مەسن تێدا بەشدار بن و هەروەها بتوانن مەسن بڵمە ئەگەر ناوی خۆشیان ننووسی بێت ئاسایی بەڵام ئەوی کە ناوێن نووسێت تا ئێستەکانە نزیکەی 20,000 کەسێکە بێ. زۆر باشە لە چەند فرموودەپێک هاتووە ئایا ئەو فرمودانەی کە ئێوە داتان ناوە بۆ ئەوی تاقیکردنەوەکەی یا ئەنجام بدرێت زیاتر لە چ بوارێکەوە سەرچاوی گرتووە؟ فرمودەکان فرمودەی جۆرا و جۆرن فرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ینی فرمودەکان بە شێوەیەکی گشتی لە هەموو بوارەکانەوەیە لە بواری عەقیدەی تێدایە لە بواری عیبادەتەکانی تێدایە و هەروەها لەبارەی ڕەوش و ئاداب و هەڵسکەوتەکان واتە جۆرا و جۆرن بۆ ئەوەی کەسێکی ئەو کەس موسڵمان تاکی موسڵمان بتوانێت لە هەموو بوارەکان ئیسفادەی لێ بکات و بە شێوەیەکی کورت و ئاسانش هەروەها لەگەڵ ئەوەی کە فەرمودەکەمان باس کردووە بە شێوەیەکی کورتش واتاکەیمان ڕوونکردێتەوە بۆ خەڵکی ینی لەگەڵ ئەوەی کە مەسەن بۆ فەرمودەکەمانەکەی دەزانێت و هەروەها بە شێوەیەکی کورتش چەند خاڵێک واتا مەبەستەکەیمان باس کردووە بۆی کە ئەو کەسانی کە دەیخوێننەوە سوودی ئیسفادەی لێ بکەن و هەروەها بتوانن لە ژیانی ڕۆژانەی خۆیاندا ئینشاءڵڵا ئیسفادەی لێ بکەن. پرۆسەی هەڵسەنگاندن و سەرپەرشتیکردنی پرۆژێکی بەم شێوازە گەورەیە بەڕاستی کارێکی قورس و گرانە. جا ئێوە چۆن لیژنەتان داناوە چەندێک چاودێرتان هەیە ئامادەکاریتان کرۆ بۆ کۆی پرۆسەکە چ پێش تاقیکردنەوە چ دوای تاقیکردنەوەکەش بۆ ئەوی کە پرۆژەکە وەکو خۆی بەڕێوە بچێ بۆ پلانانی کە بۆتان داناوە؟ بەڵێ تەمان ئەمە لە مەڵبن دەوربە لیژنەیەکی تایبەتیمان هەبوو لیژنێکی تایبەتیمان دیاری کرد دانا و بەردەوامی لە جێبەجێکردنی پلانەکانی خۆمان و لەوانش کە مەسن بۆ لە چەندەهان لیژنەی جۆرا و جۆرماندانا لیژنەکان مەسن لیژنەی دانانی پرسیار تەمەنەوە یەک لە ئامادەکاریەکانە پرسیارەکان بە شێوەی هەڵبژاردنە داماناوە هەروەها بڵێن چاودێر دانانی چاودێر بۆ هەموو ئەو شوێنانی کەوا تاقیکردنەوە تێدەکرێت بەشێک لە چاودێرانمان داناوە بۆ ئەوی کە سەرپەرشتی تاقیکردنەوەکان بکەن و هەروەها بەشی خزمەتگوزاری و ئەو شوێنانی کە پێویستە مەسەن لەو کاتەدا هەموو ئەو شتانەمان ئینشاڵڵا بە شێوەیەکی باش تاو ئەنجام داوە و هەروەها ئەوەی کە پێویستکە مەسن بولمە لە هەموو ئەو ڕوانی کە مەسن بولمە کە ئەمە تاقیکردنەوەی دەسەر بکرێت مەسن بولمە ئەو جێگانی کە تاقیکردنەوەی دەکرێت مەسن بولمە پارک بێ مەسن شوێنێکی ئەوها باش بێ مەسن بولمە وەروە ئەو قوتابی یا ئەو کەسێکەوە تاقیکردنەوە دەکات وەرەقە و یا مەسن بولمە زۆر شتێکماندانەوە کە بۆی لەسەری تاقیکردنەوە بکەن هەموو ئامادەکاریان بە شێوەیەکی باش ئەلحەمدە ئەنجام درراوە. زۆر باشە گرنگی هاندانی گەنجان و وەروە هاوڵاتیان چییە بۆی کە ئاشنا بن بە فەرمودەکانی پێغەمبەر بەتایبەت لە ڕۆژگاری ئەمڕۆماندا؟ بڵێ تەمان ئەمە یعنی یەکێک لە ئامانجەکانمان کە ڕاگەیاندنی ئەو پرۆژێ بوو ئەوەیە کە هانی گەنجان بدەین کە بەتایبەتی لە وەرزی هاوین کە وەرزێکەکەوە کاتی خوێندن نیە هانی گەنجان بدەین مەسن بۆی بتوان مەسن بەشداری بکەن لەو پرۆژانەدا هەم زۆرێک لە شارەزایی بوون لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر صلی الله علیه و سلم بکەن لە قودوە و سەرمەشقی خۆیان لە ژیانی خۆیاندا چکە بەڕاستی ئێمڕۆکە زۆر بوار لە زۆر ڕێگاوە دەیانێت مەسەن گەنجانمان لە ڕێگا لادەن گەنجانمان تووشی سەرێشایی بکەن بەڵام ئێمە
ئامانزمان ئەوەیەکەوە قوتابیان و گەنجان ینی بەرەو ئاراستێکی باش و بەرەو ئاراستێکی چاک هان بدەین لە ڕێگای ئەم پرۆژانەوە و ئەم پرۆژێش بەڕاستی جگە لەوەی کە مەسەن بۆ منە فێربوونی زانست و زانیاری و شارەزایەکی باشە لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و هەروەها فەرمودەکانی هەروەها هاندانشە بۆی کە مەسەن بۆ من قوتابیان یان ئەو کەسانی کەوا بەشداری پرۆژەکەن هانیان دەین بۆ ئەوەی کە مەسەن بۆ من زیاتر ئاشنای فەرمودەکانی پێغەمبەر بن صلی الله علیه و سلم. مامۆستا لەگەڵەوەی کە خودی ناوەڕۆکی تاقیکردنەوە کە بابەتێکی گرنگە بۆ سەرجەم چین و توێژەکان لەگەڵەوەشدا بوونی خەڵاتێک وەکو هاندان ئەمەش بۆ خۆی بابەتێکی جوانە و دەست پێشخەرێکی گرنگە لەم جۆرە پرۆژانەیە. ئێوە چەندێک خەڵاتان داناوە بۆ ئەو کەسانی کە سەرکەوتووە بن و پلەی باش بەدەستێن لە تاقیکردنەوەکەیە؟ بەڵێ طبعا ئێمە لە سەرەتاوە ڕامانگەیانکەوە کۆمەڵی خەڵاتی دیاریکراومان هەیە بۆ ئەو کەسانی کەوا سەرکەوتوو دەبن خەڵاتەکانش سی خەڵاتی عەمرەیە گەشتی عەمرەیە و پاشان تەمەن خەڵاتەکان بە شێوەی گشتی 63 خەڵاتە بەقەت فەرمودەکان چەند فەرمودن ئەوەندە خەڵاتمەنداناوە سی خەڵاتیان گەشتی عەمرەیە و ئەوەکانتر لە سیەکەوە تاکو سێل ئەوە ڕێژەیەکە بڵێن لە مەبلەغێک لە پارەمان دیاری کردووە و هەروەها 200,000 و هەروەها لە چلیەکەوە تاکو 150,000 و هەروەها لە 51 تاکو 100,000 ئەوە خەڵاتەکانە ئەو خەڵاتانی کەوا دیاریمان کردو بۆ ئەو کەسانی کەوا بەشدار دەبن و هادووە سەرکەوتوو دەبن لە بەتایبەتی تەمەن ئینشاءالله سەرکەوتووانمان قوتابیان بە ئاسێکی باش بەشداری دەکەن و بە دەرەجەیەکی باش دێنن ئەمە لە کۆتاییدا تێروپشتیان بۆکەین بۆی کە ئەو کەسانی کەوا خەڵاتەکانیان بە پێشکەش دەکرێت. مامۆستا 20 تاقیکردنەوەکە زۆر ئاسانە بە شێوازی هەڵبژاردنەوە نیزانیاریم هەبێ ئەمەش وا دەکات کە زۆرێک لەوانەی کە لەوێن بتوان سەرکەوتن بەدەست بهێنن. بەڵێ تەمەن تاقیکردنەوەکە بۆ ئەوی کەوا بەڵێ تاقیکردنەوەکە بە شێوەیەکی هەڵبژاردنە واتە ئێمە 50 پرسیارمەنداناوە 50 پرسیار هەمووی هەڵبژاردنە هەمووی لەو چوارچێوەی فەرمودەکانە بە شێوەیەکی ئاسان بۆیە هەموو ئاستەکان ئەوەی کە یعنی مەسەڵەن بۆ منە ئاسی بڵین بۆ منە ینی تەمەنیان گچکەیە و ئەوانی تەمەنیشان گەورەیە هەموو ئەو کەسانە بتوانن تاقیکردنەوە ئەنجام بدەن چونکە تاقیکردنەوە ئەگەر نووسینی تێدا بێت لەوانی هەموو کەسێک نەتوانێت بە شێوەیەکی جوان وەڵامی پرسیارەکان بداتەوە یان بە شێوەیەکی نووسینی باش نەبێت بۆیە ئێمە هەڵبژاردنمان کەوتە باشترین وەسیلە و هەروەها عەدالەتیشی تێدا دروستە بێ بۆی هیچ کەسێک دوایی گلەی نەکات بڵێ مەسەڵەن بۆ منە دەرەجەتان بۆ من حساب نەکردووە یان کەمتان بۆ من حساب کردووە هەڵبژاردن ئەوەیە یان ڕاستە پرسیارەکە یان هەڵەیە بۆیە ئەو کاتە کەس گلەی نابێت لە شێوازی پرسیارەکە. زۆر باشە. ڕۆڵی خێزان چییە لەوەی کە هانی گەنجەکان و هەروەها هانی منداڵەکانیان بدەن لەوەی کە بتوانن لەم جۆرە پرۆژانەدا بەشداری بکەن و زیاتر خۆیان ئاشنای ئاینی پیرۆزی ئیسلام و هەروەها فەرمودەکانی پێغەمبەر بکەن درودی خوا لێ بێت؟ وڵای تەبەن داوا لە هەموو خێزانەکانەکەین کەوا هانی منداڵەکانیان بدەن کەوا ینی کاتەکانیان بەشتی باشەوە بەشتی بە سوودەوە سەرفکەن یەکێکش لەوانە لەو کارە باشانە لەو ئیشتە چاکانی کەوا مەسەڵەن بتوانێت ئینسان مناڵەکانی خۆی پێ مەشغوڵ بکات ئەوەیە کە شارەزابوون لەو بەشداریکردن لەو پرۆژانە ئەو پرۆژانە هەم سوودی زانستی هەیە هەم سوودێکی ئەوەیە کە مەسەڵەن ئینسان لە ڕووی هەڵسکەوت و هەروەها لە ڕووی ڕفتاریە و ڕفتار و گفتارەوە بەرەو باشی بڕات هەروەها دەبێتە کەسێکی جابی کەسێکی باش بۆ کۆمەلگاکە و هەروەها بۆ خێزانەکەش بۆیە داواکەم ئینشاءڵڵا هەموو ئەو خێزانانە ئەو خێزانانی کە مەسەڵەن بۆ من کاتێک کە گوێبیستی لەو جۆرە پرۆژانە بن
بە شێوەیەکی باش خۆیان و هەروەها منداڵەکانشیان هەم بدەن بۆی کە بەشدار بن بۆی کە کۆمەلگایەکی باش و کۆمەلگایەکی چاک و تەندروستمان بۆ دروست بێت ئینشاءڵڵا. مامۆستا تەحسین وادەیەکتان داناوە بۆ ڕاگەاندنی ئەنجامی تاقیکردنەوەکە یاخود ئەوە کەوتۆتەوە سەرەوەی کە چەندێک ئەخایەنێت و لیژنەکانتان هەڵسەنگاندنەکەن بۆ ئەو ئەنجامانێکە هەیە؟ بەنسبەت کاتی تاقیکردنەوەکان ڕاگەاندنی تاقیکردنەوەکان بەڕاستی کاتێکی دیاریکراوماندانە ناوە چکە بەڕاستی ئەوە پاش ئەوەی کە ئەمە ئیمتحانەکان ئەنجام ئەدرێت بزان ڕێژەی ئەو کەسان لەوانەیە ڕێژەکە زیاتر بێت چکە خەڵکێکی زۆر ناوی ننووسیوە یان بە PDF بۆمان ڕەوانە کردووە لەوانەیە ئەو کاتەکە ڕێژەکە زۆر بوو ئێمە پێویستمان بۆ بێت کە مەسەڵەن بۆ بزانین بە چەندێک دەتوانین تەواوی کەین تاقیکردنەوەکان سەحیان دەین و ئەو کاتە مەسەڵەن بۆ ئینشاڵڵا لە ماوەیەکی نزیکە ئینشاڵڵا هەوڵ دەدەین تاقیکردنەوەکان ڕابگەین و ڕاگەاندنی بڵین کۆتایی ئەنجام بدەین ئینشاڵڵا. زۆر باش مامۆستا تەحسین پرۆژەکەتان تەنها بۆ ئەم ساڵ دەبێت یاخود بەنیازن بۆ ساڵانی داهاتووتریش بەردەوامی هەبێت؟ بەڵێ تەمان پرۆژەکەی ئێمە ئەو نووسیمانە هەر لە کتابەکە لە سەرتاوە قۆناغی یەکەمە لە داهاتوودا بە ئیزنی خوای گەورە ئینشاڵڵا قۆناغەکانی دواترشی بەدوادادێ ینی قۆناغی دووەم و سێم ئینشاڵڵا بەردەوام بێ ئینشاڵڵا خوای گەورە پشتیوان بێت و هەروەها ینی ئەو کەش لەبار بێ ئەو زروفە ئینشاڵڵا بەڵێن کەشێکی لەبار بێ ئینشاڵڵا تووشی ئەو شەڕ و شۆڕ ئەو ئاژاوانی کە مەسەل لە مەدخەیە ینی تووشی وڵاتی ئێمە دەبێ ئینشاڵڵا. مامۆستا ڕۆڵی سۆشیال میدیا سەرڕاوی کە ئێستا خەڵک بە نەرێنی باسی ئەم لایەنە کاو کاریگەری بە جۆرێک نەرێنیە لە سەرژانی خەڵک بەڵام بە شێوازێکی تریش دەبینین زۆر سوودی هەیە بۆ ئەم جۆرە پرۆژانە هەر لە ڕاگەاندنیەوە لە ڕێی سۆشیال میدیاکانەوە هەمیش لە ڕێگەوەی کە زۆرێک ئەتوانن بە ئۆنلاین بە PDF ئەو بابەتانە بەردەست بخەن و بتوان بەشدار بن وەکو بەشداربوویە کە لەوێ ئامادا بن ئەمە تا چەندێک گرنگە و ڕۆڵی هەبوو بۆ پرۆژەکەی ئێوە؟ بەڵێ وڵافاگە دووبارە کردەوە ڕۆڵی سۆشیال میدیا لە ڕاگەاندنی پرۆژەکەیە و پاشانیش وەکو پردێکی پەیوەندی کە بتوان خەڵک لە ڕێگەی ئۆنلاینیشەوە بەشدار بن لەگەڵ ئێوەیە وە کتێبەکە بە PDF وەربگرن. بەڵێ وڵا کاریگەری تەمان سۆسیال میدیا کاریگەری زۆری هەیە هەر لەو ڕێگایشەوە بوو زیاتر خەڵکی ئاشنای ئەو فەرمودەیە بوو لە ڕێگای ئەو سۆسیال میدیا ینی کاریگەرێکی زۆری هەبوو و ئەمەش بە پێی پێویست هەوڵمانداوە لەو ڕێگایەوە خەڵکی ئاشنای ئەو پرۆژانە بێت و بەشدار بن و ئەوەی کە کار ئاسانیمان کردو بۆی خەڵکی ئەگەر نتوانێت دەستی بگات بە پەرتوکەکە لە شوێنێک ئەوە لە ڕێگای PDFەوە بۆیانمان نردووە و هەروەها لە ڕێگای سۆسیال میدیاشەوە زۆر خەڵکی هاندراوە و کارێکی مەسەڵەن بۆ ینی کاریگەریی ئیجابی هەبوو الحەمدا بە شێوەیەکی باش و لەوانەیەش مەسەڵەن وەکو پێویست ینی بۆ منەوەکو پێویست مەسەڵەن بۆ ینی ئەوەی کە تۆمەحی ئێمە بۆ نەکراوە بەڵام ئینشاڵڵا ئەوە ئەو کاریگەری سۆسیال میدیا بۆ داهاتوو ئینشاڵڵا وا دەکەین مەسەڵەن بۆ زۆرتر زیاتر خەڵکی بەشدار بن لەو پرۆژانە. زۆر باشە مامۆستا تەحسین لە کۆتاییدا پەیامت چییە و چ ڕێنماییەکت هەیە بۆ ئەو کەسانی کە بەشداریان لە پرۆژەی ڕۆشنایی فەرموودەدا کردووە؟ لە کۆتاییدا جگە لەوەی کەوا دەستخۆشیم هەیە بۆ بەڕێستان و هەموو ئەو کەسانی کەوا بەشدار بوون لەوەی کەوا لەم بەوشەیەکش بێت لەم پرۆژەیە چ لە ڕووی مادیەوە چ لە ڕووی معنەویەوە کە ڕێز و سپاسمان بۆیان هەیە دەستخۆشیان دەکەین دەستخۆشی لەو کەسان دەکەین کەوا بەشدارن و هەروە ئەو کەسانی کەوا سپۆنسەری ئەم پرۆژەیە دەکەن لە ڕووی مادیەوە بە تایبەتی خەڵاتەکان ئەوانی کە خەڵاتەکانیان ئامادە کردو و پێشکەش کردووە خوای گەورە پاداشتیان داتەوە و ئەوانی کە
ڕێنمایم بۆ ئەوانی کەوا مەسەن بۆ بەشدار دەبن لە تاقیکردنەوەکە ئەوەی کەوا سبەی لە کاتی خۆی لەوێ ئامادە بن تاخیر مەبن و هەروەها بە شێوەیەکی هادوو لەسەر خۆ وەڵامی پرسیارەکان بدەنەوە پەلەپەل نەکەن بە جوانی پرسیارەکان بخوێنەوە و هەروەها ئەگەر بەهات و ئیشکالێکیان هەبوو یان گرفتێکیان هەبوو ئەتوانن لە ڕێگای چاودێرەکانەوە پرسیاری خۆیان بکەن بۆی کە مەسەن بە شێوەیەکی باش چکەوان مانگێک و 9 ڕۆژە ینی خەریکێک خوێندنەوەی ئەو کتابەن و هەرەوە لەبەرکردین بۆی بە پەلەپەل و بڵێن بە عەجەلەی وهانێکن کە کاتی دەرەجەکانیان کەم بێت خوا نەخواستە یان هەڵتوشی هەڵەوە ئەو شتانە بن. بەڵێ سپاس بۆ بەڕێز تەحسین یاسین ئەندامی سێپەرشتیاری پرۆژەی ڕۆشنایی فەرموودا کە ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە.